چاوەڕوانکراوترین شت ئەوەیە کەسێک کە لە مابەینی بەرەی زوڵم لێکراوان و زۆرداراندا بەرەی زۆرداران هەڵدەبژێرێ، ئاساییترین شت ئەوەیە بێ بۆ هێز و لایەنێک کە بیوە بەرگری لە زوڵم لێکراوەکان و لە بزوتنەوەی ناڕەزایەتی لە مامۆستام بکە بێبوختانی بۆ بکەن، تۆمەتی بۆ دابتاشن. ئاساییترین شت ئەوەیە. حاکم ڕزگار خۆی زۆر باش دەزانێت، خۆشی من دڵنیام لەوەی کە حاکم ڕزگار زۆر باش دەزانێت ئەو تۆمەتانێک کە بۆ حیزبی کۆمونستی کرێکاری کوردستانی هەڵبەستووە و هۆنیوێتەوە دەزانێت کە یەک دانەشی ڕاستی. حاکم ڕزگار زۆر باش دەزانێت کە ئەوەندە شارەزایی ئەوەی هەیە لە کۆمەڵگەی کوردستانە، دەزانێت و حیزبانەی کە خۆیان بەستۆتەوە خەریکی نۆکەرایەتین، دزی دەکەن، تاڵانی دەکەن، هەموو ئەوانە دەکەن، ئەوانە باش نیان ناسێ. بەڵام لەبەرەوەی کە خۆی بەرەی دەسەڵاتی هەڵبژاردووە، بۆیە وەختێک بەرەی دەسەڵات هەڵبژێری لە بەرامبەر مامۆستایانی موچە بڕاودا و دەسەڵاتێک هەڵبژێرێ کە موچە بڕا، ئاساییترین شت ئەوەیە کە تۆمەت بۆ حیزبی کۆمونستی کرێکاری کوردستانیش هەڵببەستێت. وامە یەکەمین جاریش نییە. تەمان بەڕاستی سەیرە لە سی و چەند ساڵی ڕابردوودا حاکم ڕزگارەکانی کۆمەڵگەی ئێمە لە بەرامبەر ئەو هەموو زوڵم و ستەمە، تەنانەت زوڵم و ستەم لە خودی یاسا و دادگاکانیش نەهات نەدەنگ. لەبەر خۆی پێویست بوو حاکم ڕزگارەکانی کۆمەلگا بێنە مەیدان و لە بەرامبەر بێموچەییدا وەک چەند گوشار بێنن بۆ ئەوەی داواکاری گشتی بێتە دەنگ. دەبوو بچن لە پشت مامۆستایان و وانەبێژاندا بوەستن و بڵێن دەبێ موچەیان پێ بدرێ و ئەوان بووبان بە بەشێک لە گوشار لەسەر دەسەڵات. بەڵام وەختێک ئەمان بەرەی دەسەڵاتیان هەڵبژاردووە، بەرەی تاڵانچیان هەڵبژاردووە، بەرەی دەسەڵاتی موچەبڕیان هەڵبژاردووە، ئاساییترین شت ئەوەیە کە چەند تۆمەتیش بۆ حیزبی کۆمونستی کرێکاری کوردستان هەڵبوەستن. ئەگەر نادەزانێکە حیزبی کۆمونستی کوردستان ناکرد گرێداوی هیچ شوێنێکە و نەکاسەلاسی هیچ شوێنێکە و نە بە گەندەڵی کردووە و نە هیچی کردووە. تەنانەت ئەوەی کە دەڵێ دارێکیان نەخستۆتە سەربەرد، بەڕاستی زۆر شەرمە قسەی لەو بابەتە لە زمانی حاکمێکەوە کە خۆی دەزانێت. ئەوانەی کە پێی وایە داریان خستۆتە سەربەرد و بەردیان خستۆتە سەربەرد لە کۆمەڵگەی کوردستاندا مەبەستی حیزبەکانی دەسەڵاتە. بەڵام ئەوەی کە ئەوان کردویانە ئەو مەرگە ساتەیە، ئەو کێوە لە مەساتەیە کە هەموو گۆشەکانی ئەو کۆمەلگایەوە دیارە. ئەوە دەسەڵاتە دوای 32 ساڵ هێشتا خەڵک بەرز ئاو بێ ئاوی و بێکارەباییەوە دەناڵێنێ، بەرز بێ ئاوەڕۆیەوە دەناڵێنێ، بەرز نانەوە دەناڵێنێ، بەرز گەندەڵیەکی سیستماتیکەوە دەناڵێنێ، بەدەست لیستی خانەنشینکراوان و لیستی دوور و درێژی کادرانی حیزبی و بە نۆکەرپیشەی بە وڵاتەکانە دەناڵێنێ. ئەو حیزبانەی کە گوایە داریان خستۆتە سەربەرد، ئەمە کارنامەکەیە. تەنانەت پێش ئەوی بێنە دەسەڵاتیش حاکم ڕزگار زۆر باش دەزانێت. تەنانەت کە ئەو هێزەکانی بۆرژوازی کورد تەماشای کە ساتێکیان بەسەرهێناوە لە 83 بە پێشکەشکری بۆ جمهوری ئیسلامی دەیان هەزار بارزانیان فال دەکرێت. لە کۆتایی 87 و 88 هەموو دێهاتەکانی کوردستان بەر شاڵاوی ڕاگواستن و دواتر کیمیاباران دەکەون. لە 88 هەر بەهۆی پێشبەشکری ئەوانەوە ئەڵەبجە کیمیاباران دەکرێت. بۆ بەبوونەی ئەوانەوە هەر ئێستا ئەمەی کە پێیان دەوت قەواری هەرێمی کوردستان و کۆمەڵگەی کوردستان هەر ئێستا خەریکە جارێکیکە دەگەڕێتەوە بۆ ژێر دەسەڵاتی دەوڵەتی مەرکەزی. ئەوەی کە ئەوان پێیان دەوتن دادگاکەیان دادگای بەعسە، ئەوەی کە پێیان دەوتن ئەوانە عەقلی شۆڤنستی لە بەغدا خەریکە کار دەکا، خەریکن ئێستا یەکێتی و پارتی پێشبڕکێیانە بۆ دەستخستنە دەستی ئەو هێزانەی کە لە بەغدا دەسەڵات بەرزتن بۆ ئەوەی کە خۆیان لەگەڵ بەغدا بگونجێن و لانی کەم ئەوەیان بۆ بمێنێتەوە کە وەکو ئەمین سندوقێک موچە دابشکردنەکەیان بۆ بمێنێتەوە. ئەگەر نادەزانین هەر ئێستا ئێمە دەزانین کە ئەوانە هیچیان نییە. ئەو کارانەیە کە حاکم ڕزگار شانازی پێوە دەکات کە گوایە خەڵکێک داری خستۆتە سەربەرد، ئەگەر مەبەستی حیزبەکانە، خۆ ئەگەر مەبەستیشی کەسانی وەکو خۆیەتی دەیان پرسیار لەبەردەم حاکم ڕزگار و دایان حاکمی کەدا هەیە. بەڵام خۆشبەختانە کۆمەڵگەی کوردستان هەر ئەو حاکم و دادوەرانە نین کە لە بەرەی دەسەڵاتدان، بەڵکە ئەو ریزە لە دادوەر و حاکمی تێکۆشەر و ئینسان دۆست کە لە کۆمەڵگەی کوردستاندا شەڕ لەسەر گیراوەکانی بادینان دەکا، شەڕ لە قوتی هاوڵاتیان دەکا کە بۆ خۆبەخشانە دەستە پشت ڕۆژنامەنووسان. ئەمانە بەرەیەکی کەن،
ئەوانە ئەو بەرەیە جێگە ئومێدەن. حاکم ڕزگار بەرەی چکەی هەڵبژاردووە، وەختێک بەرەی چکەی هەڵبژاردووە و کە بەرەی دەسەڵات و بەرەی زوڵمی دەسەڵات و بەرەی سەرکوتی دەسەڵات و بەرەی دزین و تاڵانی دەسەڵاتە، بۆیە زۆر زۆر سادەیە بچێ لەژێر ناوی کڕوزانەوە بۆ مناڵانی هەژار و لەژێر ناوی کڕوزانەوە بۆ پرۆسەی خوێندندا بێ هەم داوا لە مامۆستایان کە بایکۆ دواز لێ بێن و بچنەوە ماڵەکانیان بێ ئەوەی دەستکەوتێکیانە بێ و هەمیش لەولاوە بێ تۆمەتی پاکەتی کە زۆر باش دەزانێ هەمووی تۆمەتن ئاراستی حیزبی کۆمونستی کرێکاری کوردستان بکە. بەڵام ئەوە مەموریەتێکی خراپی هەڵبژاردووە. پێش ئەو دەیان کەس لە 30 ساڵی ڕابردوودا هەوڵیان داوە هێرش بکەنە سەر کۆمونیزمی کرێکاری. نەتەنها تۆمەت ڕیزی ئەو نووسەرانەی ڕیزی ئەو نووسەر و کادرە حیزبی و سێبەرانەی کە لە دژی کۆمونیزمی کرێکاری لە کۆمەڵگەی کوردستاندا بە دژی حیزب وەستاونەتەوە بە ئاشکرا لەسەر جیابوونەوەی کوردستان شەڕیان بە حیزب فرۆشتووە، لەسەر بەڕسمی ناسینی مافی خەڵک کە ڕیفراندۆمە چۆن تۆمەتیان داوەتە پاڵ ئێمە، حیزبیان داوەتە مەحکەمە، لە نێو شاردا هاوڕەکانیان خەڵتانی خوێن کردووە، لە هەولێردا ڕەهبەرانیان تیرۆر کردووە. ئەوانە هەموو بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەم حیزبە بەشێک نەبووە یا ملی نەداوە بە خواستەکانی دەسەڵات، بەشێک نەبووە لە گەندەڵی، بەشێک نەبووە لە خۆشخزمەتی، هیچ کامێک لەوانەیە بۆی هێرشی دەکرێتە سەر. هێرشی حاکم ڕزگاریش دەچێتە چوارچێوەی ئەو هەموو هێرشە فراوانی لە 30 ساڵی ڕابردوودا سەرکراوەتە سەر کۆمونیزمی کرێکاری و سەر حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و دواتر سەر حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کە دیارە سادەشە ئەمان تەحملی ئەوە ناکەن کە چەند حیزبێکی سیاسی یا کۆمەڵە شخصیاتی دیاریکراو و کۆمەڵگەی کوردستان ببینین لە پشتناڕزایەتی مامۆستایان و خەڵکی ستەملەسی کوردستانەوە وەستاوە. ئەویان پێ تەحمل ناکرێ. آخر خۆ بەشێک لە کاروکاسبی بەشێکی زۆر لە کادران، کاروکاسبی بەشێکی زۆر لە نووسەر، کاروکاسبی بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووس، کاروکاسبی بەشێکی زۆر لە حاکم و محامیەکانیش ئەوەیە کە خۆیان بەرەسەڵاتەوە هەڵبواسن. هەروەکو چۆن خەڵکێکی شەیە کە نەک ئامادەنیە ئەو کارە بکە بەڵکە حازر نییە ئیرادەی خۆی بەرەسەڵات بفرۆشی یا بە نرخی ڕۆژ نان بخوا. زۆر کەیسی کە هەیە دەتوانێت لە کۆمەڵگەی کوردستاندا قسەی لەسەر بکات، دەیتوانین لە بەرامبەر ئەم هەموو گۆڕستانی بێناو نیشانی ژناندا بێتە دەنگ. چێ دەستی گرت؟ چێ دەستی ئەوی گرتووە لە بەرامبەر ئەو هەموو دزی تاڵانی ئاشکرا و سیستەماتیکەی کە لە کۆمەڵگەی کوردستاندا بە بەرچاوی ئەوە ڕسێتە پێشەوە بێتە دەنگ؟ چێ دەستی ئەوی گرتووە لە بەرامبەر ئەو زوڵمەی لە گیراوەکانی بادینان کراوە بێتە دەنگ؟ چێ دەستی ئەوی گرتووە لە بەرامبەر پاشەکەوتی موچەدا بێتە دەنگ؟ چێ دەستی ئەوی گرتووە لە بەرامبەر نەبوونی سەرەتاییتری خواستە بێتە دەنگ؟ بۆ چێ دەستی ئەوی گرتووە کە بۆ خواستی موچەی فەرمانبەران چوو بایە پشت فەرمانبەران کەس دەستی نەگرتووە، بەڵام سەنگەرێک چکەی هەڵبژاردووە. سەنگەرەکەی ئەو سەنگەری ئەم دەسەڵاتەیە، سەنگەری بەرگریکردنی لەو دەسەڵاتەیە. جا ئەگەر ڕاستە و خۆش کادری ئەوان نەبێ، ڕاستە و خۆش ئەندامی و حیزبانە نەبێ، بەڵام بانگەشەکانی داواکاریەکانی دەچێتە چوارچێوەی خزمەت بەو دەسەڵاتە و بە سیاسەتەکانی ئەو دەسەڵاتە.